خۆم تۆ لە زانکۆ چوار برادری دڵسۆزت نیە لەبەرەوەی ئاراستە دیارە ڕۆژی عەرمانی ڕۆژی ئیسلامی سێ چوار برادری خەڵکی دڵسۆز دابنی و ئەوە هەڵەیە بڵێ سەرێکیەوە دەچوو سەرنجام بەچی سەرێکیەوە دەچوو بە مادە 392 ئەوەیە دەستخۆشیمان هەیە بۆ لەقی سلێمانی دەستگای نووری حکمە کام چالاکییان ئەنجام داوە دیارە قوتابی خوێندکارانەی کە ئێستا لێرن ئەم ساڵ دەچنە خوێندنی زانکۆیی و دەست بە قۆناغێکی گرنگی ژیانی خۆیانەکەی نەگەر نەڵێن گرنگترین قۆناغی ژیانیانە بابەتەکەی بەندە پەیوەندی و بابەتی خۆپێگەیاندن و بنیادنانی کەسیەوە هەبوو ئەو مامۆستا بەڕێزانی دیکەش هەموو گرنگیان و بابەتانەیە کە بەرچاوڕوونی ئەم قوتابی خوێندکارانە بکە و بدە بۆ ئەوەی کە ئەو 4 ساڵی کە لە بەردەمیانایە چۆن مامەڵە بکەن چۆن بیقۆزنەوە چۆن بیکەنە گرنگترین 4 ساڵی ژیانیان لە ڕووی خۆپێگەیاندنیانەوە چۆن بەڕاستیم 4 ساڵە تەواو دەبێت و دەرفەتە دەبێت بخۆزرێتەوە ئەگەر نەخۆزرێتەوە وەزیرەکانە مامەڵی لەگەڵا نەکرێ و سوود لە ئەزمموی ئەزمونداران نەکرێ بێگومان تێدەپەڕێ بە جۆرێکە هیچ سوودێکی نەبوو بێت ومێ دەکەم بابەتەکان سوودیان هەبوو بۆ قوتابیان و خوێندکاران بە وریایی و بە وشیاریەوە مامەڵ لەگەڵم قۆناغە گرنگی ژیانیان ببینەوە لە کۆتاییدا بۆی لەوە کە لە بەرەوەی مەلایکەتی بەنێن خۆی بەخشندە میهرەبان دەستخۆشی لە دەستگای نووری حکمە کەم بۆردی گەنجان بە ئەنجامدانی ئەو پانێڵە گرنگە کە باس لە دەستپێکی زانکۆپی مانگەکانەکە کە هێشتا فۆرمی زانکۆلای نەگەڕاوەتەوە مەسیری خوێندکارەکان دیاری نییە ومێ دەکەین ئینشاءڵڵا هەموو گەنجەکان بە ئاواتی خۆیان بگەن و لە باشترین شوێن و جێگا ناویان بگەڕێتەوە و دوعایان بۆ بکەین خوای گەورە دینیان سەلامەت کە و ئەخلاقیان سەلامەت کە بابەتەی بەندا لەسەر بابەتی تێکەڵاوی و پاراستنی حدودە شەرعیەکان بوو ئێمە دەستمان خستە سەر چم کە گرنگەکانی ئەو قۆناغا کە قۆناغی زانکۆ پەیمانگایە و هەستیارترین تەمەن و هەستیارترین قۆناغ و لە تاف و لاوی گەنجیدان کە قۆناغێکی زۆر هەستیارە کە پێویستە گەنجەکانمان وشیار بن گەنجەکانمان خۆپارێزراو بن گەنجەکانمان ئاوێتەی دین بن کە الحەمدوللا ئێمە ئەمڕۆ ئەم پۆلە گەنجەی ئەمڕۆ ئێمە بابەتمان بۆ ڕافەکردن بابەتمان بۆ شیکارکردن هەڵێنجراوی ئەم سەنتەرا گرنگ و پیرۆزن کە الحەمدوللا هەرمیان خاوەنی باگراوندێکی دینی زۆر باشن ئامۆژگاری ئێمە بۆ ئەو گەنجانەی کە ئێستا لە تەمەنێکی هەستیاران کە داخڵی زانکۆ پەیمانگاکان دەبن ئەوە بووە کە پارێزگاری لە حدودە شەرعیەکان بکەن ئاگاداری بەزاندنی هێڵە سوورەکان بن و ئاگاداری اختیڵات و بەرکەوتنی ڕەگەزی بەرامبەر بن و ئاگاداری ئەو پیلانە ژەهراویانە بن کە لە هەردوو لا بۆ ڕەگەزی بەرامبەر هەم کوڕ بۆ کچ هەم کچ بۆ کوڕ هەم فێڵ و چۆنەڵی پیا هەڵدان و پیلانی کوڕان بۆ کچان و هەم کەیدی ئافرەتان بۆ پیاوانیش کە ئێمە بە زۆرێک لە کەیسەکان لەلامان کە بەرکەوتن هەبووە کە گەنجەکانمان بەشێکیان هەنێک لە گەنجەکان تووشی داڕوخان بوون و جاری وە هەبوو بە پیلانی کوڕێک کە تووشی داڕوخانی کەسایەتی خۆی بووە یا تووشی کەیسی بە جۆرە بجەکە ئابڕوبەرانە بووە یا کوڕەکان بە هەمان شێوە بۆ ئێمە ئامۆژگاری ئێمە وەکو دایکێک بۆ ئەو گەنجانەی کە ساڵ یەکەمیانە دەچنە زانکۆم پەیمانگا لە دەستپێک و ئیفتیداحی دەستپێکی خوێندنیانەوە کە بە ئیمانێکی بەرز و بەهێز و کۆڵایینەوە بە ئیرادەیەکی بەهێزەوە بۆ خۆگیری و ئیمانداری و ئایندۆستیەوە بە پارێزگاری لە خێزانەکانیان لە دایکیان لە باوکیان لە ئابڕووی براو کەسوکاریان زۆر گرنگەکە جێپەنجەی خۆیان بنەخشێنن کە ببنە گەنجانێکی گرنگ کە ئەساسیاتی خۆیان لەوێ دەستەبەر بکەن بە تەلاق کۆدایە چۆن پێم گوتم بۆ ڕازی بگرە و جگەرەی ئەخوان و نوێژی ناکرد سێ چوار برادری خەڵکی دڵسۆز